ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویست هاتوومەتولاتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی یەکشەممە. سەرەتاش با سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. باردەوامی شەپۆلی نوێی ناڕەزایەتیەکان لە پارێزگای ئیلام. باردەوامی مانگرتن لە خواردنی فواد فەتحی لە زیندانی ئێڤین. هێرشی داعش بۆ سەر گروپە چەکدارەکانی سەر بە حکوومەتی کاتی سووریا. ماترسی دەستپێکردنەوەی شەڕ دژ بە ڕۆژاوای کوردستان. و کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواست لە فرانکفۆرتی ئاڵمان. بەردەوامی شەپۆلی نوێی ناڕەزایەتیەکان لە پارێزگای ئیلام. شەوی ڕابردووە هاوڵاتیان لە شارەکانی ئەودانان و مورموری دژ بە سەرکوتی بەربڵاوی هاوڵاتیان ڕژانە سەر شەقامەکان و ناڕزایەتیان دەبڕی. بە پەیوەندی کە بە دەستمان گەیشتون دانیشتوانی شاری ئەودانانی ئیلام بۆ ماوەی 2 ڕۆژە پاش دەست بە سەرکرانی یعقوب محەممەدی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە ڕژانە سەر شەقامەکان و خوازیاری ئازادی دەستبەجێی هەموو دەست بە سەرکراوانی ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی ڕابردوو بوو. هاوکات خەڵک لە شارستانی مورموری سەر بە پارێزگای ئیلام بە مەبەستی پشتیوانی لە خەڵکی ناڕازی ئەودانان با وتنەوەی دروشم دژ بە دەسەڵاتی جەنایەتکاری کۆماری ئیسلامی و بەڕێوەبردننی چەندین کۆبوونەوە و ناڕزایەتی لە ناوچە جیاوازەکان خوازیاری ڕووخانی کۆماری ئیسلامی بوون. بەردەوامی مانگرتن لە خواردنی فواد فەتحی لە زیندانی ئێڤین. بە پێڕاپۆرتەکان سەرڕای تێپەڕبوونی 9 ڕۆژ لە دەستپێکردنی مانگرتنی فواد فەتحی لە خواردن هێشتا بە پرسانی زیندانی ئێڤین وەڵامی داخوازیەکانی نادەنەوە. ئەوتەی سەرچاوەکانی هەوڵ بەرپرسانی بەندی حوتەمی زیندانی ئێڤین پاش چەند ڕۆژ لە دەستپێکردنی مانگرتنی و هاوڵاتیە لە خواردن داوای لێ کردووە کە واز لە مانگرتنەکەی بهێنێت. بەڵام هیچ یەک لە داخوازیەکانی وەڵامیان نەدراوەتە بۆ تەنانەت گوشاری بەرپرسانی زیندان بۆ سەرەو بەندکراوە بەرزتر بووەتەوە. جێگای ئاماژەیە فواد فەتحی ڕۆژی هەینی 24 ڕەبەندانی ئەمساڵ بەهۆی گواستنەوەی کۆمەڵێک لە بەندکراوانی تاوانە کۆمەڵاتیەکان بۆ ساڵۆنی 4 لە بەندی حوتەمی زیندانی ئێڤین و هەروەها هێرشیان بۆ سەر بەندکراوانی سیاسی مانی لە خواردن گرتووە و وازیاری پێداچوونەوەی بەرپرسانی زیندان بەسەر داخوازیەکانی بەندکراوانی سیاسی بووە. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شاری پیرانشار. بە پێڕاپۆرتی گەیشتوو حەسام ئیسماعیلی هاوڵاتی خەڵکی شاری پیرانشار سەرڕای تێپەڕبوونی زیاتر لە 24 ڕۆژ لە دەست بە سەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ ناوبرا و ڕێکەوتی هەشتی ڕێبەندانی ئەمساڵ بە هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەرماڵەکەی دەست بەسەرکراوە و پاشان بە مەبەستی بەڕێوەچوونی ڕەوەندی لێپرسینەوە و وەرگرتنی دانپێدانانی زۆرم لێ ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان لە شاری ورمێ کراوە. شانی باسە سەرڕای بە دۆداچوونی بنەماڵەکەی لە سەردۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تاکاتی دەڕشتنیم هەواڵە زانیاریەک لە بەردەستدانیە و لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر بێبەش کراوە. هێرشی داعش بۆ سەر گروپی چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی سووریا. ڕۆژی ڕابردوو ڕێکخراوی دژەمرەوەی داعش بڵاوی کردەوە کە بەرپرسیارەتی هێرش بۆ سەر چەکدارانی سەر بە حکوومەتی کاتی ئەحمەد جۆلانی گرتوۆتە ئەست و دەوڵەتی بە مرتەدد ناو بردووە. بە پێی دوایین زانیاریەکان لە ئەنجامی هەردوو هێرشی چەکدارانی داعش بۆ سەر گروپەکانی سەر بە حکوومەتی کاتی سووریا لە ناوچەی سلوک سەر بە پارێزگای ڕەقە لانی کەم 3 کەس کوژاون و چەندین کەسی دیکەش بریندار بوون. بە پێی دوایین هەواڵەکان پاش ڕادەستکرانی زیندانی بنەماڵەکانی داعش لەلایەن ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان بە حکوومەتی کاتی سووریا لانی کەم 15,000 چەکداری بەندکراوی داعش و بنەماڵەکانیان لە کەمپەکان و زیندانەکان هەڵهاوتون و ڕۆژانە چالاکیەکانیان لە ناوچەکەدا زۆرتر و زۆرتر دەبێتەوە. ماتەرسی دەستپێکردنەوەی شەڕ دژ بە ڕۆژئاوای کوردستان. لە ڕۆژانی ڕابردوودا بەرپرسانی باڵای ئیدارەی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان جەختیان لەسەر ئەوە کردوێتەوە کە ماتەرسی دەستپێکردنەوەی شەڕ دژ بە ناوچەکانی ڕۆژاوای کوردستان لە ئارادایە. بە پێی دوایین هەواڵەکان ئیلهام ئەحمەد لە کۆبوونەوەیەکی ڕۆژنامەوانیدا جەختی لەسەرەوە کردوێتەوە کە کۆمەڵێکی زۆر لە خاڵەکانی ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی کاتی سووریا هێشتا جێبەجێ نەکراون و لە ئەگەری جێبەجێ نەکرانیان لە ڕۆژانی داهاتوودا ئەگەری هەیە دیسان هێرشەکان بۆ سەر ڕۆژئاوای کوردستان دەست پێ بکاتەوە. هەروەها ناوبراو جەختی لەسەرەوە کردوێتەوە کە هەڵسوکەوتی دژمنکارانەی هەندێک لە گروپەکانی سەر بە حکوومەت ڕێگری لە بە ئامانجگەیشتن ڕێکەوتن نامەکە دەکات و پێویستە دەوڵەتی شام هەنگاوێکی جدی هەڵبگرێت.
دەستپێکردنی چۆڵکردنی بنکەی سەربازی قەسرەک لەلایەن هێزەکانی هاوپەیمانانەوە. ڕۆژی ڕابردوو هێزەکانی هاوپەیمانان بە بەڕێوەبەری بڵێن ئەمریکا بە فەرمی ڕایگەیاند کە دەستیان بە چۆڵکردنی بنکەی سەربازی قەسرەک لە پارێزگای حەسەکە کردووە. بە پێی دوایین زانیاریەکانیش چۆڵکردنی بە تەواویەوە بنکە سەربازیە بۆ ماوەی نزیک لە بڵێن 1 مانگ درێژەی هەیە و هەروەها هێزەکانیان بۆ هەرێمی کوردستان دەگوازنەوە. هاوکاتیش ئارتەشی ئەمریکا لە بەیاننامەیەکی دیکەدا ڕایگەاندووە کە بڕیارە لە ڕۆژانی داهاتوودا هەموو هێزەکانی دیکە لە سووریا بکشێنەوە و بە تەواوی چۆڵی بکەن. ئەمە لە کاتێکدایە کە بەهۆی گەرژی و ئاڵۆزیەکانی نێوان ئەمریکا و ئێران ئەگەری دەستپێکردنی شەڕێکی بەفراوان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ئارادایە و هەردوو لایەنی دانوستانەکان لە ئامادەباشیدان. سەپاندنی حکمی ناڕەوای محارەبە بەسەر دەست بە سەرکراوێکی تەمەن 18 ساڵ. بە پێی راپۆرتی گەیشت و دانیال نیازی لاوی تەمەن 18 ساڵ و خەڵکی شارستانی شیروان سەر بە پارێزگای خۆراسانی باکوور لەلایەن دەستگای قەزای ڕژێم ئۆتۆمەتی ناڕەوای محارەبەی بەسەردا سپێنراوە. بە وتەی سەرچاوەکانی کە ئاگادارن ئەو شارومەندە ڕێکەوتی 22 بەفرامباری ئەم ساڵ بە هێرشی هێزەکانی داری ئیتلاعاتی ڕژیم بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر کرابۆ و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندەمنیەکان کراوە. ئەو بەندکراوە پاشان لەلایەن لەقی دووهەمی دادگای ئینقلابی شارستانی شیروانەوە بە محارەبە بەشداری لە کوشتنی بانقەسی بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی تێکدانی ئەمنیەتی وڵات و هەروەها تەبلیغ دژ بە ڕژیم تاوانبار کراوە. شایانی باسا چالاکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤیش سەبارەت بە مەترسی لە سێدارەدانی هۆشداریان داوە و داوایان لە کۆمەڵگای نێودەوڵەتی کردووە هەڵوێستی توندیان هەبێت. دوایین هەواڵ کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە فڕانکفۆرتی ئاڵمان. ڕۆژی شەمە 2 ڕەشەمەی 1404 هەتاوی ئێرانیانی ئازادی خواز لە شاری فڕانکفۆرتی ئاڵمان بە مەبەستی پشتیوانی لە ناڕزایەتیەکانی خەڵک دژ بە دەسەڵاتی کۆماری ئیسلامی کۆبوونەوە. بە پێوێنانی کا بەدەستمان گەیشتون بەشداربوانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشمی مەرگ و نەمان بۆ کۆماری ئیسلامی و مەرگ و نەمان بۆ خامنەیی بەدەستەوەگرتنی وێنەی گیان بەخەتکردوانی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبار و هەروەها بەرزکردنەوەی پلاکار. خوازیاری ڕووخانی ڕژێمی کۆماری ئیسلامی سزادانی تاوانباران و بەشداربوان لە جەنایەتەکانی دژ بە خەڵک و هەروەها هەڵوێستی تونتری کۆمەڵگای نێودەوڵەتی بوون. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەتە.